لە کەرکووک ینی خاڵێک کە زۆر خەڵک جختی لێ کاتەوە بە بەردەوام داوای دەکات ئەو خزمەتگوزاریانن کە سەرەکین و سەرەتایین بەتایبەت لە گەڕەکە کوردەکان بە بەردەوام ئەو قسەیە هەیە کە دەوترێ گەڕەکە کوردەکان خزمەتگوزاریەکانیان واک پێویست نییە. ئەم بابەتە و چەند بابەتێکی تر لەگەڵ کاک ئەحمەد عومەر سەرۆکی شارەوانی کەرکووک تاوتوێکن. سپاس بۆ ئامادەبوونت کاک ئەحمەد و سەرۆکی شارەوانی کەرکووک. ئەمە بزانین ئایا گەڕەکە کوردەکان بەو جۆرە پشتگوێ خراون کە زۆر باس لەوە دەکرێت کە ئەم گەڕەکانە لە ڕووی خزمەتگوزاریەوە بێبەشن. بەڵێ ئێمە بە نسبەتی گەڕەکە کوردەکانەوە پرۆژەیەکی زۆرمان هەیە بۆ گەڕەکە کوردەکان و با بڵین جێبەجێشمان کردووە لەم ساڵدا نزیکی 200,000 متر مربعمان بەس لە گەڕەکە کوردەکان ئەوانی کە بەزادەڕە و بەناوبانگن جێبەجێ کردووە. بەڵام گەڕەکە کوردەکان گەڕەکێک و دوو گەڕەک نییە، زۆر فراوانن، بۆیە ئێمە بە بەردەوامی ئیشیان بۆکەین و وەکو باسم کرد 200,000 متر مربع هەر لەم ساڵات سەبمان بۆیان کردو ئێمە سەبی کۆڵانەکان. کاک ئەحمەد لەم دوایە دەست پێشخەریەکی جوانتان کرد لە هەمان کاتدا شارستانیت بوو بۆ کەرکووک، دروستکردنی ڕێڕێوی پاسکیل سواری لە شەقامی قودس. ئایا لە گەڕەکانی تر ئەم پرۆژەیەش جێبەجێکەن؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە ئەو پرۆژەیە یەکەم بوو لەسەر ئاستی عێراق کە جێبەجێمان کردەوە ئەو بیرۆکەیەمان بۆ هات. ئەو پرۆژەیە لە تەواوی شەقامەکانی شاری کەرکووک جێبەجێ ئەکرێ. بۆ نمونە دەروازەی سلێمانی دوای ئەوەی ئەو جەزرەی خەدەمیەکەی لا ئەبین فراوان ئەبێت و ئەو پرۆژەیە تەنفیزەکەین لە هەمان شێوە لە جادەی با بڵێن ڕێی هەولێر تەنفیزە ئەکرێت و لە جادەی شۆرجە ئەتوانین تەنفیزیکەین. بۆیە لە تەواوی شاری کەرکووک ئەو پرۆژەیە تەنفیزەکرێت. ئەمە پرسیارێکی تر بکەم کاک ئەحمەد، هەر کەس کە دێتە ناو کەرکووکەوە یان بە گەڕەکانە ئێستا هاتو چۆ بکەین دڵنیام خۆتیشتەوەت بینیوە، ئەم هەموو خۆڵ و خاشاکە چییە کۆ بووەتەوە؟ شارەوانی ناتوانێت کۆی بکاتەوە یان خەڵک بە بێ پلان ئەیهێنێ لە سەجادەکان فڕێدا؟ خۆی بەداخەوە خەڵکەکە هیچ هەماهەنگ نییە لەگەڵ شارەوانی. ئێمە چەندین جار با بڵین لەگەڵ مەفرەزەکانی شوڕتەش کتابمان بۆیان کردووە و نووسراومان بۆیان کردو بۆی بتوانین متعاون بین، خەڵک نەتوانێت بە شێوەیەکی هەڕەمەکی ئەو خۆڵ و خاشاکە فڕێدا لە دەرەوەی با بڵین سەر جادە حەولێکە. بەڵام کەم تا زۆر خەڵک پابند بووە، بەڵام ماوەتەوە هێشتان وەشیاری خەڵک نەگەیشتوتە ئەو ئاستەی کە بە پێویست بێ. جێ شارەوانی و ئەو ئامێرانی کە بۆ کۆکردنی خۆڵ و خاشاک هەن لە شارەوانی وەک پێویستن یان پێویستان بە زیاترە؟ بەداخەوە ئەو ئاستی کە ئێستا بەدەستمانەوە ئێمە هەمان پارەیە کە لە 2014 هەبوو مع العلم با بڵین خەڵکی شاری کەرکووک 800,000 کەس بوو، ئێستا بووەتە 1,300,000 کەس و پارەکەش هەمان پارەیە و میزانەکە هەمان میزانەیە. بەڵام ئێمە ئیدارەمان داوە و بەردەوامین تا ئەم دقەیە. کاک ئەحمەد لە گەڕەکەکانە باخچە هەیە، ئەو باخچانە لە سەردەمی کۆنا دروست کراوە تاوەکو ئێستا دەستێکی نۆژەنکردنەوەی بۆ نەبراوە، ئەوەشی هەبووە شکێنراوە. ینی ئەوانی کە ئەرکی شارەوانی ئەو پلانتان هەیە کە بتوانن ئاوڕێک لەو باخچانە بدەنەوە لە گەڕەکان، چونکە بەڕاستی خەڵکی کەرکووک شوێنێکی ئەوتوی نییە بڕات شەوان یان ئێسا کەوەرزی پلەکانی گەرما بەرزن تایە بحەسێتەوە. ئەم باخچانە شتێکی جوانە بۆ شارەکە و شارستانیەتی شارەکەیە. چی ئەەکەم بۆ پاراستنی ئەو باخچانە و نۆژەنکردنەوەیان؟ بەڕاستی ئەو باخچانەی کە کۆن دروست کرابوو ئێمە لەبەر کەمی کارمەندمان نەتوانراوە بە ئاستێکی پێویست خزمەت بکرێ. بەڵام لە پرۆژەی ئەم ساڵمان و ئیحالەش کراوە با بڵین بۆ مقاولێک چەندین یاری مناڵ هەیە شکاوە، هەمووی نۆژەن ئەکرێتەوە، هەمووی با بڵین هەڵەگیرترێت تازە دێتە جێی. ئەو پرۆژەیە هەیە و حەزەکەم لەم قەناتی ئێوە ئەوەش ڕاگەیەنم کە ئێمە ئەم ساڵ دوو پرۆژەی زۆر گرنگمان هەیە. بۆ یەکێکیان ئەوەیە باخچەی مامەڕیشە، دووەمیشیان باخچەی ئەوەی با بڵین پەیکەرەکەی مام جەلالی لێیە. دوو باخچەی زۆر نمونەیی و زۆر تایبەت دروست ئەکرێت لە شاری کەرکووک. زۆر پێشمان خۆشە کە ئەوە ڕاگەیەنین لای جەناب. باخچەی مامەڕیشەوەی سەر کەرکووک لەسەر ڕێگای کەرکووک سلێمانیەوە چی لێەکەن؟ بەڵێ ئەوە تەسمیمێکی زۆر جوان و تایبەتمان بۆی داناوە و ئینشاءڵڵا لەم نزیکانە تەنفیزە بێ. سپاس بۆ ئەحمەد عومەر سەرۆکی شارەوانی کەرکووک. دەستخۆش میهرەبان، تاوتوی چەند بابەتێکی گەرم و گرنگمان کرد لەگەڵ سەرۆکی شارەوانی کەرکووکدا. دێمە لای تۆ.